بەڵێ سڵاوی خواتان لە بێزان و خۆشەویستان لە هەر شوێنێک هەن خۆشحاڵ دەزانم کە لە بەرنامێکی پەیامی ڕۆژە کۆمەڵێک بابەت و تەرۆری نوێمان بۆ ئامادە کردوون هیوادارین کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا زۆر سپاس هۆنیا بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێ و باینتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن مێ دەکەین هەموو لایەک ساغ و سەلامەت بن لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک بڕگە و بابەتێمان بۆ ئامادەکردوون لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە دیاریکراوی بابەتێکی گرنگ کە پێوەستیدارە بە بەشێکی زۆری کۆمەلگا بە تایبەت ئەوانەی کەوا لە کەرتی حکومی ئیشەکەن بابەتێکی گرنگ لەم ڕۆژانە کەوا سەری هەڵداوەتەوە قسەی لەسەرەکری ئەویش بۆچی چەند ساڵێکە حکوومەتی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوە واتە هەموو ساڵێک هەر مۆزەفەیەک هەر کارمەندێکی حکوومەت لە هەر سێکتەرێکا بێ ساڵانە کۆمەڵێک ئیمتیازات و کۆمەڵێک تایبەتمەندیەتی کارمەندێتی هەیە دەبێت ڕەچاو بکرێ بەڵام ماوەی چەند ساڵێکە بە دیاریکراوی لە ساڵی 2016ەوە ڕاگیراوە بابزانین هۆکارەکانی چین بیانوەکان و هەروەها ئەو سەبەبانەی وای کردووە ڕابگیرێ ئێستاکە بەراورد بەم قۆناغی تێیدان کاتیەوە نەهاتووە ڕێکارەکان چین لەم تەوەرەیە گفتوگۆ لەو بابەتەوە دەکەین لە بەرنامەکەمانە بۆی بزانین ڕێکارەکان وەروە هۆکارەکان لەوەی کە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. بەڵێ لە تەوەری دووەمجدا بە هەمان شێوە باس لە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان دەکەین سەرڕای ڕاگررتنی موچە و پاشەکەوت و کۆمەڵێک شتی تر بەڵام ماوەی چەند ساڵێک کە حکوومەت بە بیانووی قەیرانی دارایی پلە بەرزکردنەوەی بۆ فەرمانبەران ئەنجام نەداوە دواتر لەگەڵ میانەکانمانە گفتوگۆی زیاتری لەسەر دەکەین ئێستاش دەچینە لای پێشبینیەکانی ئەمڕۆی کەش و هەوا. دووبارە سڵاوتان لێبێ ئایزان وەک ئاماژەمان پێکرد بابەتی گرنگ وەروەها بابەتی ڕۆژ لە هەرێمی کوردستان کە ڕێژەیەکی زۆر فەرمانبەرمان هەیە لە کەرتی حکوومەت لە هەموو وەزارەتە جیاوازەکان ئەویش ئەو کارمەندانە ئێستاکە باس لەوە دەکەن وەکو مافێکی یاسایی خۆیان لەوەی ئیشکردنەوە لە کەرتی حکومی دەبێت ساڵانە پلە بەرزکردنەوەیان هەبێت و هەروەها خزمەتیان بۆ هەژمار بکرێت وەڵای گرفتی لێبڕینی موچە و وەروەها پاشەکەوتکردنی و دواتریش هەر پێنەدانی بابەتێکی تریش کە ئەویش ڕاگررتنی پلە بەرزکردنەوەکانە تەنانەت لەم ماوە نوکتەیەکی خۆش لە نێو فەرمانبەرانی کەرتی حکومی دروست بوو لە دوای 2014 و 15 تا 16ەوە بە شێوەیەکی یاسایی و ئاشکرا لە کەرتی حکوومەت فەرمانبەران دانەمەزران بەڵام ژێربەژێر و لەم لاولۆلاو لە ڕاست و لە چەپەوە بێگومان دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێژەیەکی زۆر خەڵکیان دامەزراندەوە بەشێک لەو کارمەندانەی کە لە دوای 2016 و 2018ەوە دامەزراون تەنانەت هەر نازانن پلە بەرزکردنەوە چێواتەکەەوە بە گفتوگۆ لە نێوان خۆیانە پێیان سێر بوومە بەس چییە لە پلە بەرزکردنەوە چونکە لە سەردەمی ئەوانە کە دامەزراوە پلە بەرزکردنەوەکەش هەر ڕاگیراوە
بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز سەرپەرشتیارێکی پەروەردەییمان کردووە، ئەویش زۆر بەڕێز مامۆستا ئیسا حسێن بۆ قسە و گفتوگۆکردن لەسەر بابەتی پلە بەرزکردنەوەی مامۆستایان. ئەگەر مامۆستا ئیسا حسێن لەگەڵمان ئامادە بێ. مامۆستا سڵاوی خوات لێبێ و سپاس بۆم دەرفەتە. ئەگەر هەر لەوە دەست پێ بکەین کاتێک کە باز دەکەین لە پلە بەرزکردنەوە هەریش نابا و فەرمان بەرانەشی کە بە واستە و لە دوای 2016 و هەفتەوانەوە دامەزراون با ئەوانش فێر بن بزانین مەبەست لە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران واتە چی بەچی دەوترێ پلە بەرزکردنەوە. بەناوی خۆی گەورە زۆر سپاس بۆ ئێوە بەیانی ئێوە و بەیانی خەڵکی کوردستانیش باش ئەوەی کە بەلای بڵین بەلای مەسەلەی پلە بەرزکردنەوە یان سەرموچە و بەرزکردنەوە ئەوە لە قانونی یان لە یاسای عێراقی لە یاسای هەموو وڵاتانی دنیاش فەرمانبەر کارمەندی حکوومەت دوای ئەوەی کە دادەمەزرێ ساڵانە سەرموچەی بۆ دێ دوای چەند ساڵێکیش پلەکەی بەرز دەبێتەوە تا مرتبەی موچەی بەرز دەبێتەوە. ئەمە بە شێوەیەکی گشتی 4 ساڵ جارێک پلەکەی بەرز دەبێتەوە، ساڵانەش سەرموچەی بۆ دێت. سەرموچەکە کەمترە بەڵام پلە بەرزکردنەوەکە لە سەرموچە زیاترە. ئەمەیان ینی بۆ ئەوەی کە کارمەندیان فەرمانبەرانی کەرتی حکومی یان کەرتی گشتی مافی نەفەوتێت، مافی هەبێت کە زیاتر ماندوو دەبێت کە بەناو ساڵ دەکەوێت کە خزمەتی زیاتر دەبێت لەگەڵ هەڵکشانی تەمەنی لەگەڵ هەڵکشانی خزمەتی موچەکەشی بەرەو باشتری دەڕوا بۆ ئەوەی وەکو وتمان خبرە زیاتر پێیا دەبێت زیاتر ماندوو دەبێت. ئەمانە لە بەرامبەر ئەوە یاسا موچەکەی بەرزتر دەکاتەوە بۆ ئەوەی هەم لە ئیشکردنە شایانی ئەوە بێت کە ئەو موچەیە وەربگری هەم ماندوو نەبێ. ئەوە بە شێوەیەکی گشتی ئەمەش بە یاسا ڕێکخراوە هەم لە دامەزراندنی حکوومەتی عێراقەوە تا دەگاتە ئێستا ئەمە بە یاسا ڕێکخراوە لە دوای ڕاپەڕینیشەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بوو لە هەسەر هەمان یاسای موچەی عێراقی دواتریش کە تعدیلکراوە تا دەگاتە 2015 تقریبا 14 قەیرانە دارایی هات ئەمە بە شێوەیەکی گشتی سەر موچەنا بەڵام پلە بەرزکردنەوە وەستە. زۆر باشە مامۆستا هۆکاری لێبڕین هۆکاری پاساوی حکوومەت بۆ نەدانی ئەم پلە بەرزکردنەوەانە بۆ هەموو فەرمانبەران لە کاتێکدا ئەمە مافێکی سەرەتایی خۆیانە و شتێکی ناساییشە کە ئەمان پلیان بەرز نکرێتەوە. هۆکاری ئەمە چییە؟ هۆکارەکەی ئەوەی کە هەیە حکوومەت بە پاساوی قەیرانی دارایی ئەم پلە بەرزکردنەوەی ڕاگرتووە. ئەم قەیرانە دارایی لە دوای 2014 لە دوای ئەوەی کە حکوومەتی هەرێم بە سربەخۆ سیاسەتی سربەخۆ فرۆشتنی نەوتی جێبەجێ کرد کە ئەمە بەلای خەڵکی کوردستان و بەلای چاودێرانی سیاسی و بەلای زۆربەی خەڵکی کوردستان ئەمە سیاسەتێکی هەڵە بوو لە هەمان کاتیشە نەیانتوانی ینی سەرکەوتوو بن لەم سیاسەتە بۆیە توش قەیرانێکی دارایی بوون لە بەرامبەر ئەوەش حکوومەتی عێراق بەشە بودجەی هەرێمی کوردستانی بڕی. لەگەڵ ئەوەشە لە بەرامبەر ئەوەشە دیسان حکوومەتی هەرێم بۆ ئەوەی ئەم قەیرانە دارایە تێپەڕێنێت فشاری زۆری خستە سەر فەرمانبەران بە تایبەتی فەرمانبەران بوون بە زەحیە لە بەرامبەر ئەم سیاسەتە هەڵەیی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی کورد. ئەم باجە فەرمانبەراندایان بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستاندا بەڵام بە تایبەتیش فەرمانبەران باجێکی گەورەیاندا هەر لە لێبڕینی موچە و چارێگە موچە کە چەند ساڵێکی خایان دواتریش دوای ئەوەی کە بە فشار و بە خۆپیشاندان و دوای ئەوەی قەیرانی دارایی بەڕاستی نەوت بەرز بۆەوە کێشەی هاتنی داعش نەما شەڕی داعش نەما هەموو ئەمانە هۆکار بوون کە باری ئابووری هەرێمی کوردستان باش بێتەوە بەڵام حکوومەت جێی بەوە نەدا جێی بۆ باشبوونە نەدا بۆیە هەر بەردەوام بوو لەسەر ئەم پلەی نەداوە فەرمانبەران پلە بەرزکردنەوە بەڵام تا ڕادێ ئەو قەیرانە داراییە وای کرد موچە لە چارێگەوە وەکو وتمان بە فشار و بە خۆپیشاندان تا ڕادەیەک وەکو خۆی لێبێتەوە بەڵام ئەوەی کە ئێستا چەند ساڵێکە لە 2000 تقریبا 15ەوە غەدری لێ دەکرێت موچە خۆرانی مەدەنین ئەوەشمان بێت نەچێت موچە خۆرانی عسکەری و پۆلیس و پێشمەرگە و
ئاسایش و زێرەبانی و هێزە عسکەریەکانی تر ئەمانە ساڵانە پولە بەرزکردنەوەیان هەیە بەڵام ئەوەی کە نیەتی تەنها موچە خۆرانی ئاسایی. مامۆستا ئەگەر بەدەر لەو گرفتەیان ئەو خورانی مافە لە ڕووی مادیەوە ڕەنگە ئەگەر کارمەندێک پلەکەی بەرز بکرێتەوە لەگەڵی شاموچەکەی بەرزەبێتەوە. ئەی گرفتی قانونی چی دروستە بێواتە ئەگەر لە وڵاتێک بۆ نمونە هەرێمی کوردستان ئێستاکە کە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران ڕاگیراوە ئەمە چ گرفتێکی یاسایی قانونی بۆ فەرمانگەکان بۆ خودی فەرمانبەران لە داهاتووە لە کار و چالاکیەکانیانە لە کۆمەڵێک ئیمتیازی ترا لە کۆمەڵێک ئۆڤەری ترا دروستە بێ ئەمە یعنی بەدەر لەوەی کە ڕەنگە لە ڕووی مادی شەو ڕاستەوخۆ پارەکان دەست ناکەوێت. وەکو وتمان لە ڕووی مادیەوە ڕاستەخۆ زەرێریشی گەورەیە بە فەرمانبەران بە کارمەندانی حکوومەت دەکەوێت ئەوەیان لە وەکو وتمانەوە قسەی زۆر هەڵدەگرێت چونکە هەر کارمەندێکی حکوومەت تا ئێستا نزیکەی 2 پلە بەرزکردنەوە حکوومەت قەرزاریەتی ئەمە زۆر دەکە ینی با بڵێنە تۆ ساڵی 12 مانگ ئەم پارەیە هەر کارمەندێک لەوانەیە نزیکەی بەلای کەمی 80 تا 150 هزار دینار مانگانە حکوومەت لە ڕێگەی ئەم پلە بەرز نەکردنەوەیە لێژێڕێتەوە مانگانە تۆ ئەگەر بە معدەلی 100 هزار لە هەر کارمەندێک بژێڕیتەوە زۆر دەکا ساڵانە بۆ نمونە 12 مانگە ئەمە 7 ساڵە ئەم هینە وەستاوە پلە بەرزکردنەوە کەواتە پارەیەکی زۆر لەلایەن حکوومەتە و حکوومەت باچ پێینێ ئەویان ئەمە لەلایە گانی ئەمە وەکو قانونیش قەرزە بەسەر حکوومەتەوە خۆ حکوومەت هەر دەبێ بیداتەوە چونکە مەسلەی پلە بەرزکردنەوەکو ئەوەش نییە بڵێ ئەوە چارێگە موچە بوو سەردەمێک بۆ ڕۆیشت و دواتر موسەکە چابوویەوە و حکوومەت خۆی لێ لە خەتی وەکو وتمان لە خەتی جێلی داوەلی بەڵام ئەمە بە قانون ڕێکخراوە هەرچەندە موچەش بە قانون ڕێکخراوە بەڵام ئەمەیان تا ڕادەیەک چونکە کارمەند کە دەچێتە با بڵین حاڵەتی خانە نشین بوون ئەو کاتە دەبێت موچەکەی تعدیل بکرێ ئەو کاتە دەبێت ئەمە چەندی زیاتر بێ چەندی بەردەوام بێ حکوومەت زیاتر زەرەرەکە لە ڕووی قانونیشەوە بەرپرسیارە بی خۆستا هەموو مۆزەفانی ینی فەرمانبەرانی کوردستان دەتوانن لە داواکاری گشتی کە بەداخەوە لە وڵاتی ئێمە داواکاری گشتی ئەکتیڤ نییە دەیانتوانی ئێستا داوا لەسەر حکوومەت تەزیل بکەن بۆ ئەوەی لە ڕێگەی قانونەوە ئەم مافە بە خەڵکی کوردستان و بە فەرمانبەرانی کوردستان بداتەوە واتە کێشەیەکی قانونی دروست کردووە لە هەمان کاتە جگەلەوەی کە لە ڕووی بابڕین کارمەند زەرری کردووە لە هەمان کاتیشا دیسان وەکو لایەنە ئیداریەکەی ئەگەر کارمەندێکیان فەرمانبەرێکی حکوومەت بگاتە حاڵەتی خانە نشینی چونکە لە خانە نشینیە دەبی هەموو مەرتەبەکانی بدرێتەوە موچەکەی تعدیل بکرێت لەسەر موچەی ئیسمی کە ئەم پلە بەرزکردنەوە دەچێتە سەر موچەی ئیسمی لەسەر موچە ئیسمەکەی اینجا بڕی خانە نشینیەکەی بۆ دەرەچێت واتە لە حاڵەتی خانە نشین بوونا دیسان کێشەی بۆ دروستە بێ ئەمانە هەمووی کێشەن ینی بەڵام خۆتان نزان حکوومەتی هەرێمی کوردستان کە تا ئێستا باچی بەم کێشانە نەبووە باچی بەوە نەبووە کە بێتن ئەمە قانونی نییە ئەو دەستی بۆ بردووە تا ئێستا دەستی بۆ سندوقی خانە نشینی بردووە کە سندوقی خانە نشینی لە هیچ وڵاتێک و لە هیچ سەردەم و زمانێکە نابی دەستی بۆ بردێت چونکە سندوقی خانە نشینی ئەم پارەیە هیچ پەیوەندی بە حکوومەتەوە نییە بە وەزارەتی داراییەوە نییە ئەمانە ماگانە لە موچەخۆران جێدراوەتەوە و لەم سندوقە دانراوە کە خانە نشین دەبێت موچەخۆر لە سندوقی خانە نشین واتە خانە نشین بوون هیچ بارگرانیەک نییە بەسەر حکوومەتەوە بەڵکو لەم سندوقەوە وەری دەگرێت ئەمە دەستی بۆ ئەم سندوقە بردووە ئەم سندوقە تا ئێستا لە کوردستانە ئەکتیڤ نەکراوەتەوە نەماوە لە هەمان کاتا دەستی بۆ سندوقی شێرپەنجە و نەخۆشخانەکان کە پارەی خێرخوازان بووە لەو سندوقە دانراوە لە سندوقی شێرپەنجە خە سندوقی شێرپەنجە هەر وەکو وتمان ئەمە لەوانەیە کوفرێکی گەورە بێت ئینسان ژیانی نەخۆشی پێوە بەندە حکوومەت دەستی بۆ ئەوانە بردووە بۆیە من پێم وانە حکوومەت زۆر باچی هەبێت بەسەر بەوەی کە خەم لە پلە بەرزکردنەوەی مامۆستایان یان فەرمانبەران بخوات بەڵام دیسان وەکو گوتمان ئێستا ماوەیە کە فشارێک هاتۆتە ینی شەقام جوولاوە بەهۆی ئەم بابەتەوە کە من پێم وایە هەر فشارێک هەر فشارێک هەر گرتبوونەوەیەک هەر ناڕەزایەتیەک بەرامبەر هەر بابەتێک من دڵنیام تا ڕادەیەکی زۆر ئەنجامی باشی دەبێت ئەریز نەبێ حکوومەت بە ئاگا دەهێنتەوە لەو غەدرەی لەو سیستەمەی کە چەند ساڵێکە نزیکەی 7-8 ساڵە لە فەرمانبەرانی خۆی دەیکات. مامۆستا کێ پرسیارە لەمە یاخۆ ئەمە تەنها
ئەرکی پەرلەمانە ئەرکی ئەنجومەنی وەزیران و وەزیرەکانە یاخود وەزارەتی دارایی یان ئەوە تا دەبێت هەماهەنگی بکرێت لە نێوان ئەم وەزارەتانەیە و هەوڵ بدرێت بە تایبەتی لە کەرتی پەروەردەکە بەڕێستان لە کەرتی پەروەردەیە ئیش دەکەن ئێوە وەکو مامۆستایان چ هەوڵێکتان داوە لەگەڵیان ببورن ئەو هەوڵانەی کە هەیە من خۆم لە یەکێتی مامۆستایانیشم هەم لە یەکێتی مامۆستایانیشەوە یاداش بەرزکراوەتەوە کە نەک ئەمە ئەم ساڵ پار و پەیراج بۆەوەی ئەم پلە بەرزکردنەوەیە بگەڕێتەوە هەم ئێستا ناڕزایەتێکی شەقامیش دروست بۆ لە ناو فەرمانبەران و کارمەندانی حکوومەت کە چ بە یاداش درراوەتە پەرلەمان درراوەتە پەرلەمان هەر پەرلەمانتارەکان لێ ئاگادار کراوەتەوە لیژنەی پەروەردە لێ ئاگادار کراوەتەوە تا ئێستا فشار کراوەتە سەر وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی ئەم حەقە بگەڕێنرێتەوە بۆ فەرمانبەران ئەوەشمان بیر نەچێت هیچ پاساوێکی حکوومەت نەماوە تا ئەم چ پێ دەڵێن هیچ پاساوێک نەماوە بۆی حکوومەت بەردەوام بێ لەسەر ئەم سیستەمەی کە لە فەرمانبەرانی دەکات چونکە وەکو گوتمان نرخی نەوت تا سەروی 9 دلار ڕۆیشتووە هیچ شەڕێک لە کوردستانە نەماوە کە پێشان پاساوی شەڕی داعش هەبوو لە هەمان کاتە باج و ڕسومات و هەمووی چەند قات و بگرە هەندێکیان دەقات بوونەتەوە لەسەر خەڵک ئەمانە هەمووی وای کردووە بەڕاستی وەسی دارایی حکوومەت زۆر باش بێت حکوومەت نەگەستا پلە بەرزکردنەوە دەتوانین جێبەجێ بکە بگرا دەتوانی ئێمە ئەگەر بتوانین فشار بەسەر حکوومەتا بکەین دەتوانی پاشەکەوتەکەشمان بۆ بگەڕێنێتەوە بەڵام وەکو باز دەکرێت فشارەکان تا ئێستا نەگەیشتونەتە ئەو ڕادەیە کە حکوومەت ناچار بکات بەم بڕیاری خۆیدا بچێتەوە من پێم وایە فشارەکان زیاتر فشاری محلی بووینە تاکوتەرا بووینە لێرە و لەوێ بووینە ئەم فشارانە هەموو یەک نەخراون ئەگەر فشارەکان یەک بخرێتن کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر تاسەری کوردستان کە نزیکەی زیاتر لە 650,000 کارمەندەکە ئەمە بەڕاستی سوپایەکی زۆر گەورەیە ئەگەر لەم 650,000 کارمەندە ئەگەر 100,000 ناڕزایەتی و دەنگ بێتە شەقام و دەنگکەڵ بڕێ من دڵنیام حکوومەت ناچارە بێ بە بڕیارەکەی خۆیدا بچێتەوە تاکوتەرا وەکو گوتم هەوڵ دراوە بەیاننامە دەرچووە لەم ڕۆژانە کۆمەڵێک مامۆستا و سەرپەرشتیار و کارمەند بەیاننامەمە لەسەرەوە دەکرد کە دەبێ ئەم مافە بگەڕێتەوە لە هەمان کات شەوەکو گوتم ڕێکخراوەکان بە تایبەتی یەکێتی مامۆستایانیش وەکو یاداشتان داوە هەموو ئەمانە بەڵام وەکو گوتم فشارەکە فشارێکی یەکگرتوونە زۆر باشە مامۆستا بۆیە من دڵنیام ئەگەر فشارەکە گەورەتر بی حکوومەت ناچارە مامۆستا عیسا ئەگەر بێت و حکوومەت بیەوێت ئەم مافە بۆ فەرمانبەران بگەڕێنێتەوە دەست بکە بە بەرزکردنەوەی پلەبەندی فەرمانبەران لە ڕووی یاساییەوە ئەکرێت لە ماوەی مانگێک لە ماوەی 2 مانگ لە ماوەی ساڵێک لە دەستپێکردنەوەی یەکەم موچەی داهاتووە بۆ نمونە فەرمانبەرێک دوو جار پلە بەرزکردنەوەی ڕاگیراوە ڕاستەوخۆ هەردوو پلەکەی بۆ هەژمار بکرێ وەروەها شایستە دارایەکەی وەربگرێت لە ڕووی زانستی ئابوووریەوە باز لەوە دەکەی ئەگەر پارێکی زۆر لە بازار بێ هەڵاوسان دروستە بێ ئێوە پێتان وایە ئەگەر حکوومەت بیەوێ یاخود باشترین ڕێگا بۆ گەڕانەوەی بۆ چۆنیەتی جێبەجێکردنی گەڕاندنەوەی ئەو مافە چۆنی بێ باشە وڵاوی لە ڕووی یاسایی و لە ڕووی ئابوووریەوە لەوانەیە پارێزەرێک یان یاسا ناسێک یان ئابووری ناسێک لەوانەیە باشتر ئەم بابەتە لێک بداتەوە بەڵام ئێمە وەکو کارمەندان وەکو فەرمانبەرانی حکوومەت من وەکو سەرپەرشتیارێکی پەروەردەیی کە نزیکەی 2 پلە بەرزکردنەوەم بەلای کەمی لە لای حکوومەتە ئەمە ئەم پلە بەرزکردنەوە بۆ 7 ساڵە بۆ 8 ساڵە کە پارەیەکی زۆر دەکات ئەمە حکوومەت دەتوانانی جێبەجێکە ینی زۆر کێشەی نییە لە پارە ینی خۆپارەیەکی زۆر هەیە و نازانم ئەو پارەیە وەکو وتمان حکوومەت هەر باج و ڕسومات و نەوت بەرزە بێتەوە و کەچی پارەکەشی دیار نییە بەڵام وەکو گوتمان حکوومەت دەتوانانی جێبەجێ بکە ئەویش جێبەجێکردنەکە دەخۆ ئەمە حکوومەتە و دەسەڵاتە دەکرێت میکانیزمێک بدۆزێتەوە یعنی هیوایەک بداتە کارمەندان ئەگەر سەرەتا هەرێکە پلە بەرزکردنەوە یەک پلەش بدا و پلەکەی تر تا ڕادەیەک بۆچی ئەمە کەتە سەر سکەی خۆی دواتر پلەکەی تر بدا ئەمە لەلایەکی تریش هەردەکری هەردوو پلە بدا خۆ کێشەیە هەردوو پلە بدا و ئەم
چونکە تا تەخیریکە تا تەجیلوی تا تەخیریکە بارگرانەکە زیاتر دەکەوێتە سەر حکوومەت ئێمە گومانمان لەوە هەیە ئەم تاخیربوونا دواتر حکوومەت هەر نەتوانێت جێبەجێ بکاتن وەکوی کە چۆن پاشەکەوتی موچە خەڵک تا ڕادەیەکی زۆر بێهیوا بووە لە دانەوەی ئەمە لەوە ترسمان لەوە هەیە ئەمەش ببێتە وەکو دیاردەیەک بڕواتن و چەند ساڵێکی تری بەسەردابێ و حکوومەت ئەو کاتە بە پاساوی ئەوەی کە پارەکە زۆرە کە ناتوانێت بچێتە ژێرباری ئەوە دیسان بابەتەکە دیزە بە دەرخونە بک و بڕوە بۆیە تا بە زووترین کات تا فشارەکانی کارمەندان زیاتر بی هەروەها حکوومەت بە زووترین کاتیش بێتە دەنگ لەم بابەتە هەم کارمەندانی حکوومەت لەم زەرەرە گەورەیە دەگەڕێنرێنەوە ینی زەرەر ناکەن زیاتر زەرەر ناکەن هەم حکوومەتیش قازانجێتی لەبەرەوەی بارە قورسەکەی لەسەر شانی خۆلا دەبا و لە هەمان کاتیشا ئەم پارە زۆرە نابێتە کەڵەکە نابێت بەسەر حکوومەت بۆیە من پێم وایە میکانیزمەکە ئەوەندا قورس نییە دەکرێت لە ماوەی چەند مانجێکا لە هەموو میکانیزمانە میکانیزمێک بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەم پلە بەرزکردنەوەانە بگەڕێنێتەوە یخۆمان بیر نەچێت ئێمە ساڵانە پلە بەرزکردنەوەی کارمەندانی ئاسایش و کارمەندانی هێزەکانی پێشمەرگە و کارمەندانی وەزارەتی ناوخۆ هەیە هیچ ئیوان پلە بەرزکردنەوەی ئەوان ینی با بڵین بۆ نمونە کە کەسێک لە عەمید لە ڕائیدەوە دەبێتە عەقید نازانم لە ملازمەوە یان لە نەقیبەوە دەبێتە ڕائید خۆ پارەکە زۆر زیادەکە ینی وەکو پلە بەرزکردنەوەی فەرمانبەران نییە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران وەکو وتم ئەو پەڕی لە نێوان با بڵین 70 هەزارێکە ناگاتە 100 هەزار ساڵانە ئەو بە 4 ساڵ جارێک کەچی ئی کارمەندانی هێزەکانی ناوخۆ و ئاسایش و پێشمەرگە بەڕاستی کە لە پلەیەکەوە دەچێتە پلەیەکی تر موچەکەی جیاوازێکی زۆر دەبینێ ینی زۆر بەرزە بێتەوە ئەی بۆ ئی ئەوانی پێدەکرێت بۆی کارمەندانی پێناکرێت ئێمە وەکو گوتمان گومانمان لە هەنگاوەکانی حکوومەتەیە حکوومەت دەبێت بەڕاستی جددیتر ئاوە لە کارمەندانی خۆی بداتەوە چونکە وەکو گوتمان نزیکەی 650 هزار کارمەندی فعلی لە هەرێمی کوردستانە هەیە ئەم کارمەندانە ڕۆژانە شەوانە ڕۆژ و شەو یعنی با بڵین ماندوون بە ڕاپەڕاندنی ئەرک و کارەکانیان بەڵام لە ڕووی قانونی و تۆماف و شایستەکانیان پێنادی بەڕاستی ئەمەیان دەکەوێت بەر بەرپرسیارەتی قانونی و هەم بەرپرسیارەتی ویجدان و بەرپرسیارەتی خوا و بەرپرسیارەتی ویجدانی خۆی بۆیە ناکرێ ینی هەم خەڵک کارمەندان لەمە بێدەنگ بن فشارەکان حەقە زیاتر بکرێ هەم حکوومەتیش دەبێت بە دەنگ ئەم فشارانەوە بێت و ئەم کارە چارەسەر کەواتە بێدەنگبوونی فەرمانبەران بۆچی دەگەڕێتەوە یعنی دەبینین لێرە و لەوێ ماوە گربوونەوەیەکی بچوک دەکرێت و ئیتر واز دەهێنن بەڵام لە هەمان کاتا بۆ نمە لە هەڵبژاردنەکانە هەموو جارێک هەمان وعد بە فەرمانبەران و هەمان کۆمەڵێک بڕیار دەدەن لە ئەخیرا کە ئیتر هەڵبژاردن تەواو دەبێت و کە ئیتر ئەچنە پەرلەمانەوە ئەمەیان بیر نامێنێتەوە و هیچ بیرێک لە فەرمانبەران ناکەنەوە وەکو زوڵمێکی زۆریش زوڵمیان لێکراوە وڵا دوو بەشە پرسیارەکە دەکەمیان گرتبوونەوەکان سەرتاسەرینین فشارەکان زۆر گەورەنین من باسم کردم فشارانە تاکوتەرایە لێرە و لەوەیە پەرت و بڵاوە ئەگەر فشارەکان سەرتاسەری بن لە هەموو شوێنەکان بێت نەک لە زۆنێک یان نەک لە شارێک ببێتە با بڵین لە زاخۆ تا خانەقی چکە وەکو وتمان هەموو کارمەندانی هەرێمی کوردستان غەدریان لێکراوە هەر کارمەندی شارێک غەدری لێ نەکراوە هەر کارمەندی ناوچەیە غەدری لێ نەکراوە بۆیە دەبێت فشارەکان سەرتاسەری بن گرتبوونەوەکان سەرتاسەری بن فشاری سەرتاسەری بە یەکگرتوویی حتمما ئەنجامی دەبێت ئەمەیان لەلایەکی تریش ئەوەی تر کە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە حکوومەت دەبێت جێبەجێ بکاتەوە بەڵێنانەی کە لە کاتی هەڵبژاردنەکان بە خەڵکیان داوە ئەو حیزبانەی کە ئێستا لە حکوومەتن بەڕاستی دەبێت ساحێب و خاوەنی بەڵێن و خاوەنی بڕیاری خۆیان بێت کە لە کاتی هەڵبژاردنەکانە نەکرد پلە بەرزکردنەوە بەڵکو بڕیاریان بەڵێنی ئەوشیاندا کە پاشەکەوتەکانیش بگەڕێنرێتەوە کەچی بەداخەوە ئەمە دوو حکومەتە دوای قەیرانی دارایی تشکیل ببێ لە هەرێمی کوردستانە بەڵام هیچیان لە دوایەوەی کە لە دەسەڵاتن بەم لایەوە داناڕون بۆیە من پێم وایە ینی یان بڕیاریان بەڵێن بە خەڵک نەدرێ و بەڵێنانە بە خەڵک بدرێت کە قابلی جێبەجێکردنن بەڵێنانی کە داوتانە
دەبێ بەڕاستی لە ماوەی ئەو 4 ساڵی کە لە دەسەڵاتن دەبێ بەڵێنەکانی خۆیان جێبەجێ بکەن وەکو عورفێکیش عادەتەن لەوانەیە لە کوردستانە بەڵێن زۆر دەدرێ و جێبەجێکردنەکەی تا ڕادەیەک ناستە واری جێبەجێکردنەوە بەڵام لە بەرامبەر ئەوە لە بەرامبەر ئەو بەڵێنانە دەبێت خەڵک بە بیریان بێنێتەوە وەکو گوتم فشاری سەرتاسەری بکرێت بە بیریان بهێنرێتەوە کە ئەمە سیستەمێکە زوڵمێکە لە فەرمانبەران لە کۆی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مامۆستا عیسا گرتبوونەوە یان هەر فشارێکی سەرتاسەری من دڵنیام لە بەرامبەرەوە ئەنجامێکی دەبێت. مامۆستا عیسا بەڕێزت لە بەروی ئەزمونێکی زۆرت عمرێکی زۆرت لە نێو کەرتی حکومی هەیە ئەوەندەی زانی بێتت گوێبیست بووی بە دوواداچوونت کرد بێ حکوومەت بەدەر لە پاساوی قەیرانی دارایی هیچ پڕگەیەکی یاسایی هەیە پشتگیری حکوومەت بکات تا بتوانێت لە بەرزکردنەوەی فەرمانبەران بەگشتی ڕابگرێ چکە باز لەوە دەکرێت لەبەرەوەی مەسەلاً پشوەکان زۆر بوون دەوام نەکراوە نەخۆشی هەبوو کۆمەڵێک لەو بەڕێرانە کە نازانم ئەمانە هیچ بنەمایەکی یاسایان هەیە فەرمانبەرێک کە بووە فەرمانبەرجا پشوو بێ یا پشوو نەبێ هەموو ڕۆژەکانی لە ماوەی ساڵەکەیە بۆ هەژمارەکرێ هیچ بنەمایەکی یاسایی نییە بەبێ دوور لە یاسا دوور لە ڕێنمایی حتا نەک یاسا ڕێنماییشی نییە حکوومەت ناتوانێت پلە بەرزکردنەوەی موچە خۆران ڕابگرێ فەرمانبەران ڕابگرێ پشوەکان هیچ عیلاقی بەم بابەتەوە نییە پشووی کۆڕۆنا سەرتاسەری دنیای گرتبەوە کارمەند گوناحی چییە کە پشووە و ناتوانێت بچێتە دەوام من سەرپەرشتیارێکی پەروەردەییمیان مامۆستا پاش 25 ساڵ خزمەت چ گوناحی منە کە حکوومەت پشوڕا دەگەێنێت من ئەسڵەن ئێمە وەکو سەرپەرشتیارانیان وەکو مامۆستایان بەشی زۆری مامۆستایانی ئێمە ئەسڵەن لەگەڵ ئەم پشوەنین کە لە کەرتی پەروەردەدا بە تایبەتی پرۆسی پەروەردە ڕادەگیرێت ینی ئێستا بۆ نمونە هەر ئێستا لە نزیکەی ئەمتحانەکان ئەزمونونەکانی لێ دەرینە مانجێک زیاترە خوێندن نەکراوە ئەمە شوێکی زۆر بێمانایە زەرە لە پرۆسی پەروەردە دەدا زەرە لە کەرتی گشتی دەدا زەرە لە کەرتی حکومی دەدا ئیش و کاری خەڵک ناتوانێت ڕابپەڕێنێ خەڵکێک لەوانەیە ئیشێکی زەروری لە دائیرەیە کە بێ ئیشێکی خانوو بەناوکردنە سیارە بەناوکردنە ئیشێکە مەعاملەیەکە ئەم پشوانە هەموو کاروباری خەڵکیشی ڕاگرتووە واتە پشوەکان زەرێکی زۆر گەورە لە حکوومەتە لە کەرتی گشتی دەدا لە خەڵک دەدا علاقی بە ئێمەوە نییە ئەمە لە ڕووی قانونیەوە هیچ بنەمایەکی نییە حکوومەت دەگەر پێش هاتنی کۆڕۆناش حکوومەت هەر ئەمەی ڕاگررت بوو حکوومەت خۆشی ناشارێتەوە کە ئەمە قانونی بێ باسی ناکاوتەوە یعنی هیچ بنەمایەکی قانونی نییە لە پاڵ ئەوەشە زەرەر لە خەڵک دراوە بۆیە ئەم هەموو پشووە ینی علاقی بۆ مەسەلەیەوە نییە ئەوەی تر لە ڕووی قانونیەوە چۆن بە قانون ئەمە سەرموچە و بەرزکردنەوە لە دامەزراندنی حکوومەتی عێراقیەوە تا دەگاتێ ئێستا بە قانون ڕێکخراوە لە حکوومەتی عێراق هیچ کاتێک سەرموچە و پلە بەرزکردنەوە نەوەستاوە لە هیچ دنیا نەوەستاوە لە هیچ دنیا بەهۆی کۆڕۆنا و بەهۆی پشۆوە ناوەستێت حکوومەت ملزەمە بە ئەو بڕیارانە ئەم یاسایانە جێبەجێ بکە خۆ ئەگەر حکوومەت خۆی یاساش چێن بێ خەر خۆمان ئەمە ناکرێ بڵین ئیدارەدان ناکرێن بڵین وڵات بەڕێوە بردن کە حکوومەت خۆی قانون بشتێنێ خۆی یاسا بشتێنێ خۆی یاسا جێبەجێ نەکات ئەمانە هەموو بە یاسا ڕێکخراون بە یاساش دەبێ حکوومەت ملزەم بکرێ کە ئەم مافە بداتەوە خەڵکی خۆی کە فەرمانبەرانی حکوومەتی فەرمانبەران و کارمەندانی حکوومەت. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا عیسا حوسێن سەرپەرشتیاری پەروەردەیی زۆر سپاس بۆ کاتی کە پێت بەخشی ئەزیزان ئێستاش دەچینە لای ناوبڕێک و پاشکەمێکی تر دەگەڕێنەوە وڵاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوە نەمی گیانی و نێودوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. هەر لە سەرەتای زستانەوە کۆمەڵێک خواردن هەن کە تایبەتن بە وەرزە ساردەکان و هاوڵاتیان خواستێکی زۆریان لەسرە. لەوانە سەروپێ و گۆشتی قەل و قاس. هاوکارانمان لەسەر گۆشتی قاس ڤیدیۆیەکیان بۆ ئامادە کردوین، با بێکەوە بینێری بین بزانین چیان بۆ ئامادە کردوین. Normalde fırının önüne çekilip yapıyorlar. Ya Şunlar. kahverengi et gibi olan şunlar, şey. et aslında içinde onlar. Komposta yaparlar. Kas fırını biraz daha. Ne istiyorsun? Tamam. Tamam. Teşekkür ederim. Tamam gelin o sofrayı temizlesene ben oraya gideyim. Bunu yağlayalım. Sen ne yapıyorsun? Gelmiyor musun bu tarafa? Güle gidiyor. Nereye sıralayalım? Şuraya sıralayalım. Yere koy, yere koy. Tut bakayım. Küreki mi? Ha, küreği tut. Altına. Bilmiyorum da. Tapacağız Allah'ın izniyle. Tamam dur. Gel böyle abi. Gel.
Hayır, dışarıdaki yere gittiler. Geçebilir miyim? Geçebilir miyim? Başkanım. Buyurun başkanım. حەشاماتێکی زۆر کۆبوو بوویە و هەمووی ئەویست بە گۆشتی قاز تێر بخواجا ئەگەر بێت ئەم حەشاماتە هەمووی گۆشتی قازی بخوا یعنی بێ قەل و پاچی هەچی قازە بیکەن یعنی قازەکان قڕیان تێکەوەی تر لە وەرزی زستان و لە مانگی 12 لە بەرژەوەندی قاز و قەل و مراوی و ئەوە وشتانە نییە کەچی بە زیینوی بینی جوانە دڵە نایە سەری بڕی بەڵام هەمووشی خۆی حازرەکە بۆ خواردنی گۆشتەکە. وڵایزان هاوکارانمان لە پارێزگای هەڵەبجە بەدەر لە بابەتی گۆشت و ئەمانەم جارە بابەتەکە فکری و پەروەردەیە خستنە ڕووی کتێبێک لەوێ کراوە هاوکارمان سامان فەتاح ڤیدیۆیەکی لەسەر بابەتێکی زانستی کردووە. بیرم لەوە کردەوە لە شۆڕشەکانە زۆر کەم شت نووسراوەتەوە من هەر ئەو ڕۆژە بیرم لەوە کردەوە پێشەوەی بچمە دەرەوە مفەکەرە و کامێرە و هەموو ئەوانم لەگەڵ خۆم ئامادە کرد. هەچەند برادران زۆر جار تعلیقیان لێدامیان و ئەم هەموو کامێرە و ڕسمەت بۆ چییە و ئەوانە بەڵام من هەر کۆڵم نەدا لەسەر ئەوانە نە لە مەکتەب خوێندومە نە لە حوجرەیش خوێندومە ڕەنگە ئەوەش کۆمەڵێ هۆی هەبێت لەو هەلومەرجە و لەو کاتەی ئەو کاتەدا ڕەنگە مەڵێم بەڕێری هەیە ڕەنگە جێگەی باسکردن نەبێ ئێستا من یەک حرفم لەی جێگەیەک نەخوێندووە هەندێک لەو بەڕێزانەی لێرەن کاتی خۆی داوام لێکردن ئەوان تەلە ببوون ئەم پێنجمە نووسی پێنجەمە لەوە چییە ئەی بڕۆ خۆت بخوێنە با بەواز لە من بێنەوەمانە ئستا لێرە دانیشتون هەندێکیان زۆر هەوڵمدا لینیان نەکردم تا ئاخر جار چۆنتم فێری خوێنەوارم بە کاک ڕەوفمت شەیدڕەو وتی 29 حرفەیە بینوسە ئەو 29 حرفە توانی لەسەرەوە فێری خوێنەواربی ڕۆژێک لە جێگەیەک دانیشتمی لەگەڵ برادران جەریدەیان تەوزیع کرد جەریدەیەکیان هێنا بوون هەمویان پێکەنین تیان تۆ سەیری ڕسمەکان بکە ڕۆیشتمەوە ماڵەوە لە گوڵەخانە دوای یەک مانگ نامەیەکم بۆ ئەوان نووسی نامەیەکم بۆ نووسین یەک ئەلفی نقصان بوو لە باتی چواردە چوردە نووسی بوو ئەلفەکەم نەنووسی بوو لەبیرمە ئێستاش باوەڕیان نەکرد خۆیان هەمویان هاتن کۆبوونەوە کۆمەڵی هاوڕێن هەندێکیان بەداخەوە نەماون هەندێکیان ماون لە هەڵەبجە لە سەی سادەق لە شوێنەکانی تر کۆبوونەوە هاتن بۆ لام بزان نامەکە خۆم نووسیمە ئیمتیحانیان پێکردمەوە بەرچاویەوە نامەیەکی تریان پێ نووسیم واتە ئەوە سەرەتای دەست پێکردمەوە ئەویش کتێبی سنفی یەک و سنفی دوو سنفی سێ و چوار و پێنجی جۆغرافیا و کاتە لەوە بوو ئەوانم خوێندەوە و دوای ئەوەش یەکەم کتێب دایکم خوێندەوە مەکسیم گورگی ئەوە ڕۆمانێک بوو و دوای ئەوانە ئیتر ئەوەی یەشار کەمال و کاریتە و کۆرەغڵ و حەمەد دۆک و عەزیز نەسین و هەموو ئەوانەشم دەست پێ کرد لەو کاتانەدا لە شاخیش من دایم ئەو نام و ئەو شتانەی کە بۆمە هات هەموو کۆ کردەوە جانتاکەم ماوە ئەو جانتایی ئەو 15 ساڵە نامم پێ کۆ کردەوە جانتاکەم ماوە ئێستا بە تەمای ئەوەم کە ئەگەر تەمەەن ڕێگە بدات مۆزەخانەیەک دروستکەم دەوێت دایبنێم ئەویش لە ڕاستیە من ئەوانەی ئەو نامانەی کە کۆم کردەوە زۆر جار لەگەڵ کۆبنەوەکانی چه بەرەی کوردستانی و چه بەرەکانی تر و چه سەرکردایەتی حیزبەکان نامەیەکیان بۆ هات هەمویان نامەکەیان خوێندەوە ینی بیدڕێنم من لێمە سەندن هەمووشان دکتۆرایان هەبوو بەس من خوێنەوار نەبووم لە نایەنە من نامەکە مەڵەگرت ئەوانە بۆچی تەموو هەڵێکردم بۆ ڕۆژێک دەیدەمەوە بە خۆتان ئەوانە بەو شێوەیە کۆمکردنەوە جارێک لە ئەمەوە کونوکتە وایە جارێک لە سوورێن بووین شەڕ بۆ حکوومەتی عێراقی هجومی کردووەمانە
من خۆم هەموو هێزەکان ڕۆیشتن لایەکی تر من هەر مامەوە دەوێت لەگەڵ دووسێ پێشمەرگە وتم هەندێشتم لێرێ دامناوە ئەێنم کە ڕۆیشتم فەردەگونیە بوو هەمووی ئەو نامە و مفەکەرانە بوو هەمویان وایان زانی هەمووی پارەیە بەخوا داما دووسێ مانگ هەر چاوەڕێیان بوو وان دای پارەی دوایی هەمووی دینەکان بوو نامەکان بوو تەبەن نامەکان مێنایە وازانی سەری مانگ معاشە دەین و ئەو شتانە و کاتە پێشمەرگە 5 دیاریە بوو بەو شێوەیە کۆم کردەوە کۆکردنەوەکە ئەنی ئاسان نەبوو هەڵگرتنەکەی لە بنی ئەم بەردووە بنی ئەو بەردوو لەو شوێنانە تا مەخەرماندانەوەوانە بە زەحمەت کۆکرایەوە من زیاتر لە 10,000 نامەم هەیە ئێستا 2 تەن فایلیشم لایە و نزیکەی 11,000 ڕسمیشم لایە 11,000 کەس لەناو ڕسمەکاندایە کە زۆربەی ڕسمەکانی شاخ و شوێنەکانی ترن ئەمانە هەمووی چاوەڕێەوەم کە ئەگەر بتوانم لەو مۆزەخانەدا زۆربەی زۆریان دابنێم و هەموو کەسێک سوادەی لێ بکات تەنها ئەوەیە مەسەلا حەبز نەکرێن لە یەک شوێنە بمێنێنەوە ئەوانە بۆیە من هیوادارم هەموو کەسێک لە ئاسی خۆی ڕووداوەکان بنووسێتەوە چونکە گرنگە بۆمان هەموو ئەگەر ئێمە مێژووی خۆمان نەخوێنینەوە نەینووسینەوە نە ئێستاش و نە ئەتوانی پێشبینیەکانی داهاتووش وەکو پێویست بکەین ئەوەی کە من کردومە بە واجبێکی نەتەوەی و نیشتمانیم زانیوە بە واجبێکم زانیوە کە من زەرورە کە من لەو وڵاتە قەرزاری ئەو میلەتەم ئاو هەوای ئەو میلەتە ئەو وڵاتە ڕەبژم بۆیە بە زەرورم زانیوە و خۆشم بە واجبێکی نەتەوەیی و نیشتمانی سەرشانی قوم زانیوە. بەڵێ عزیزان بەردەوام بین لەگەڵتانە لە تەوەری دوم بە هەمان شێوە باس لە پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران دەکەین کە ماوەیەکی زۆرە بە بیانی و قەیڕانی دایرایی لەلایەن حکوومەتەوە ڕاگیراوە بوونی کۆمەڵێک پاساو کە ئێستا دەتوانین بڵێن حکوومەت ئەو پاساوەشی نەماوە لەبەر ئەوەی سنوورەکان کراونەتەوە و داهاتی فۆڕۆشتنی نەوت و باج و ڕسومات هەیە و ناگەڕێتەوە بۆ داهاتی حکوومەت و فەرمانبەران کە مافێکی سەرەتایی خۆیانە بەمەبەستەش میوانداری زۆر بەڕێز عەبدولخالق ماوەتی چالاکوانی پەروەردەیمان کردووە بەخێر بێ مامۆستا مامۆستاگیان بەخێر بێن دەست خۆش بێ هەر تایبەتمەند بە تەوەرەکەمان پێشەوەی درێژە بە گفتوگۆ بدەین لەگەڵ بەڕێزت هاوکاریشمان ڕامیارمان لەگەڵە کۆمەڵێک زانیاریمان دەربارەی ئەو پلەبەرزکردنەوە و ڕاگررتنی مامۆستایان و فەرمانبەران بەگشتی بۆ دەگوازێتەوە دواتر لەگەڵ بەڕێزت درێژە بە بابەتەکە دەدەین ڕامیار سڵاوت لێبێ و تایبەت بە ڕاگررتنی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش کۆمەڵێک وەزارەت کە سەربازی نین ڕاگیراوە زانیاریەکان لای تۆ چین لە چ شوێنێکی بە دوواداچوونێت بۆ ئەم بابەتە کردووە بەڵێ بەیانیتان باشوان سڵاوی خواتان لێبێت دیارە لەسەر مەسەلەی بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران و مامۆستایان ماوەی نزیکەی 5 ڕۆژە بێ کەمپینێک لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕاگەیەنراوە دیارە کەمپینەکە زیاتر ئەوانی کە مامۆستا و فەرمانبەرن لە تۆڕە کۆمەڵاتیەکان ڕایانکەیاندووە بە مەبەستی گەیاندنی داواکاریەکانیان بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەسیلان سەبارەت بە بەرزکردنەوەی پلەکانیان دیارە کۆمەڵێک کەس ئەوانەی کە لە هاشتاگەکەیە بەشدارن ئەوانەی کە سەرەتای کەمپینەکە دەستیان پێکردووە یەکێک لەوان مامۆستا عەبدولسەلامە کە پێشتر لە ڕێکخراوەکانی کۆمەڵ وەروەها چالاکی ڕێکخراوەکان بووە بەشدار بووە و وەکو بیرۆکە لەگەڵ چەند مامۆستایەکی دیکە هەستا بوون بەو کارە من زانیاری زیاتر لە خۆی وەرەگرم بەڵام سەرەتا دەمێ ینی بە کورتی بازەوە بکەم تەنها پلە بەرزکردنەوەی مامۆستایان کە لە 2014 ڕاکیراوە تاوکێسە دەست پێ نەکردێتەوە بۆ سەربازیەکان بە هەمان شێوە ئێستا کراوەتەوە ینی پلە بەرزکردنەوە دەستی پێکرێتەوە بۆی ئەوانیش داواکەن هاوشێوەی سیلکی سەربازی ئەوانیش پلە بەرزکردنەوەیان دەست پێ بکاتەوە بزانین مامۆستا عەبدولسەلام لەسەر کۆی ئەو بابەتانە زانیاری چی لایە مامۆستا سوپاس بۆ جەنابەت دەمەوێت پێم بڵێ ئەو ینی بیرۆکەیە چۆن بووکە هادووەتان لەگەڵ کۆمەڵک مامۆستای تر ینی باز لە بیرۆکەکە بکەوە تا ئێستا گەیشتووە بە چەند هاشتاگ بەڵێ بسم الله الرحمن الرحیم بەڕاستی ئەم کەمپینە کە دروست کراوە کۆمەڵێ مامۆستا هەڵبەتە ڕێکخراوێکی تایبەتی نییە کە ئەم کەمپینەی دروست کردبێ بەڵام هەر مامۆستایەکە هەستی بە بەرپرسیارەتی کردووە و بە کەم تەرخەمی کردووە لەلایەن حکوومەتی هەرێمەوە هەستاوە بە شێرکردن و بە بڵاوکردنەوەی ئەم کەمپینە بۆ ئەوەی ببێتە فشارێک وەکو چۆن 400 ملیارەکە بۆ فشارێک و وای لێ هاوکە
ینی حکومت هاتە سەرخەت ئەمیش بە هەمان شێوە حکومت بێتە سەرخەت و بتوانرێت کە ئەو مافە کە زەوت کراوە چەند ساڵە کاتی خۆی بەوەی کە نەوت بووە $20 تقریبان $18 ئێستا بۆتە 9 بۆ $1 لەبەرەوە مافی خەڵکەکە ئەو مافەی بۆ بگەڕێتەوە بەڵام بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان و ئەم حیزبە دەسەڵاتدارانە هەتاوەکو مافەکەی خۆت داوا نەکەیت و فشار نەکەی مافەکەی خۆت کە مافی حەقی خۆتە نادەنێ ئەجینا ئەوان لە ئێمە چاکتر زانن کە ئێستا مافی سەربازەکان و مافی وەزارەتی پێشمەرگە کە سەربازی هەیە وەزارەتی ناوخۆوانە بۆچی بەیانە گێڕنەوە لەبرێ ئەزانن کە پێویستە بگێڕێتەوە ئەو مافە بیان ئەی بۆچی بۆ ئێمەی ناگێڕنەوە لەبرو خەڵک فشار ناکە من داواکارم لە خەڵکی کە فشار بکە و داوا بکە و زۆرترین شێر بکرێت بۆ ئەوەی ئەو فشارە نەتیجەی هەبێت جێگەی خۆی بگرێت سەگەیشۆ بە چەند هاشتا وڵی ڕۆژانە زۆر ئەکرێت ڕۆژانە ینی بڵام ئێستا چەندێکە بیزەبت نازان بەڵام تاکیدەم ئیقبالێکی باشەیە خەڵکێک پێشوازی باشی لێ کردووە بەڵام بەداخەوە هەروەکو هەموو ئیشەکانی کەکو خۆپشاندانەکان وەکو فشارەکانیکە کۆمەڵی خەڵکی هەر سەیرەکە لۆچە لە بترسێ لە ناونووسینی خۆشی لەو هاشتاکە بۆی سبینە لێ بپرسنەوە جاران خۆپشاندانەکان دەنە سەر شەقام بۆ مامۆستان بەڵام ئێستا گواسوونەتانەوە بۆ فەیسبوک ئایامیان کاریگەری باشتر لە خۆپشاندانەکان یا ناتوانن مەسەرن ئەم خەڵکە کۆبکەنەوە بۆی جارێکی دیکە خۆپشاندان لە ڕاستیە خۆی گۆڕینی فشارەکان لە خۆپشاندانەوە بۆ هاشتاگ بۆ فەیسبوک بۆ هەر چالاکێشیکە کە ئێمە هەستی پێ بکەین کە ئیسفادەی ئەبێ سوودی ئەبێ بۆ کارەکەمان بەڕاستی ئێمە جێبەجێ ئەەکەین و هەوڵی بۆی ئەو خەڵکەش کە چەند ساڵێک خۆپشاندانی کرد بە تایبەتی حەوەی شوبات 63 ڕۆژە خەڵک لەسەر شەقام بوو ینی کاتی خۆی بڵێن معارەزەیەکی زۆر گەورە هەبوو ئۆپۆزیسیۆنێکی چاک هەبوو تۆکمە هەبوو ئەو کاتە بە زەبری هێز و بە زەبری ئەسکەر توانیان ئەو خامۆشکەن بەڵام ئێستا لە هاشتاگە ناتوانن ینی بۆ خەڵکە ناتوانن بەڵام لەواچە بتوانن لە هەندێک کەس کە بەداخەوە خۆی تۆزێ کەم بین بێ و ترسنۆک بێ بیترسێنن بڵێ ناوی خۆت بنووسیت تووشی مشکلابی یا لێپرسینەوە لێکرێ ئەوان ئەجینا تۆ ئەمە مافێکی خۆتە داوایەکەی بە خۆ پیشاندان بێ بە هاشتاگ بێ بچیتە بەردەم ئەنجومەنی وەزیران بچیتە بەردەم پەرلەمانتاران دیفاعلەکەن هەمووی حەقی خۆتە بەس کێشەکە لەوایە کە ئێمە وەکو داواکردنی مافی خۆمان خەڵک تۆزێ بێزار بوو و بێتاقەت بووە لە هەموو حیزبەکان و بە تایبەتی لە حیزبی دەسەڵات ئێوە چیەکەن بۆ سەرکەوتنی کەمپینەکە کە دەستان پێ کردووە ئەو هەنگاوانی کە دەینێن بۆ سەرکەوتنی کەمپینەکە و گەیاندنی بە شوێنی خۆی چی دەکەن وڵی جارێ شتێکی وانە کە بەس ئەمانوێ زیاکە ئەمانوێ شتەکە زیاکە دوای ئەوە ئەو خەڵکی کە نوخبەیە کۆکرێتەوە قسەیان لەگەڵ کرێ تەکبیرە کرێ بۆ ئەوی ئایا بچین بۆ ئەنجومەنی وەزیران یا بچین بۆ مەسەلەن پەرلەمان نووسینگەی پەرلەمان لە سلێمانی بێ لە هەولێر بێ تاوەکو هەنگاوی دووهەم جارێ زۆر دیارینی هەتاوەکو خەڵکە نێتە سەرخەت ئەگەر خەڵکەکە وەکو 400 ملیارەکە هاتە سەرخەت بە تەکیدی ئەمەش هەنگاوی باشترن درێ و حکوومەتیش لەوە چێ پێویست دەکات ئەمە بچین بۆ لای خۆی چارەسەریکە سلام سپاس بۆ چەنابە بەڵێ ئەوەی کاشوان گوێویستی بوون ئەوەیە کە مامۆستا بەسەلام باسی کە هەنگاوی یەکەمیان تەنها کەمپینەکەیە دواتر هەنگاوی دیکە دەنێن ئایا چوون بۆ لای لایەنە پەیوەندیدارەکان و زۆر باشە کەسانی دیکەیە یاخود بە ئەنجامدانی بەڵێ ڕامیار هاوکارمان لە سلێمانیوە لەگەڵمان و سپاس بۆ زانیاریەکان و سپاس بۆ میوانەکەشت بەڵێ بینەران وەک ئاماژەمان پێدا باز لە پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی چالاکوانی پەروەردەی مامۆستا دووبارە بەخێر بێیتەوە با باس ئەوە بکەین کە ئەم پلەبەرزکردنەوەی بەخشیشە لایەن حکوومەتەوە ئەدرێ یاخود مافی یاسایی هەر فەرمانبەرێکە و ینی بۆچی ماوەی 7 ساڵ بۆ 8 ساڵ ئەمە درێژی کێشاوە بەناوی خی گەورە میهرەبان سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ بینەرانی خۆشەویست دیارە بە پێی قانونی و بە پێی یاسای حکوومەتی عێراقی کە تا ئێستا لە کوردستان ئەو یاسایە بەجیا تەسبیت نەکراوە و مافی فەرمانبەران و مامۆستایان دیاری نەکراوە بە پێی ئەو قانونەی کە هەیە پێشتر کە مافی فەرمانبەرانە من زمانی هە مامۆستایان باسی یەکێک لە خاڵەکان باسی پلەبەرزکردنەوەیە و باسی تەرفیع و عەلاوەیە باسی موچەیە باسی هەموو ئەو حقوق و امتیازاتانەیە کە بەڕاستی ئەدرێ بە مامۆستا و ئەدرێ بە فەرمانبەران چکە لە کاتێکا تۆ ئەرکی هەیە ئەبێ مافیشی بێتێ بەڕاستی لە بەرامبەر خۆی کە ئەمە قانون دیاری کردووە ئەمە وەکوی بەڕێستان باسان کرد نەخێرە بدرێ بە فەرمانبەر و مامۆستا
مامۆستاش دەستی گرتوێتەوە تا چەند حکوومەت ئامادەوی بەڵکو ئەمە لە 2014ەوە و تا ئێستا کە نزیکەیەوە 8 ساڵەکە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ماعەدا کە حکوومەتی عراقی بەردەوامە لەسەر ئەو مۆزوع لە تەرفیع و عەلاوە کە کاتێک نەوت لەوێش بۆتە 20-25 دلار ئەوە دەستکاری ئەمەی نەکردووە و بەڵکو دەستکاری موچەشی نەکرد بەڵام ئەمان بە بیانووی قەیرانی دارایی و هەڵتەکینی ژێرخانی ئابووری و داوەزینی نرخی نەوت یەکێک لەو شتانەی کە دەستکاریان کرد موچە بوو و دوای ئەوەش بەڕاستی تەرفیعیان وەستان تەرفیع بۆیە کە هەموو مامۆستایەک و هەموو فەرمانبەرێک لەو کاتە وەستاوە تا ئێستا بۆ 2 بۆ 3 تەرفیعی وەستاوە کە بە تەقریبی بڵێن بە نیسبەی مادی 250 بۆ 300 هزارەکە زۆربەی فەرمانبەران ینی مانگانە کە لیانە بردرێ بۆ ماوەی 8 ساڵە کە ئەمە باسی موچەکەش نییە باسی چۆنڵی پاشەکەوتی موچەش نیە ئەمەش لەسەر و ئەو پاشەکەوتەوەی کە حکوومەت دایناوە کە تا ئێستا هیچ وجودی نییە پرسیارەکە لێرە ببوورە ینی ئێستا بەڕێزت بۆ منە مامۆستایەکی لە ماوەی 8 ساڵە 2 جار پلەبەرزکردنەوە ڕاگیراوە ئەگەر ئێستا کە پلەبەرزنەوەکەش بێتەوە کایەوە مافەکەی ترت بۆ گەڕێتەوە یا بە پێی یاسا حکوومەت چۆن پاشەکەوت و لێبڕینی موچەی هەموو قانون هەبێ و یاسای فەرمانبەران ئەگەر تەسبیت ببێ بەڕاستی بیلفعل کە لە ئێستاوە بژێڕێتەوە ئەبێ ئەو مافەی کە چەند ساڵە خوراوە بەبێ هیچ مبڕیرێک کە وەستێنراوە بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەبێ ئەو مافەش بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەران جارێکی تر بگەڕێتەوە بەڕاستی بەڵام ئێستا قسەکەوکو موچەکە چۆن مامۆستا و فەرمانبەر خواخۆیان بۆ هەر موچەکە دەست پێ بکاتەوە بەبێ لێبڕین ینی پاشەکەوتەکە کە ئێمە بە جددی سووری لەسەری و قەت وازی لێ نایانین و مافێکەکە مامۆستایان و فەرمانبەران ئەبێ بە جددی ئیشی لەسەر بکەن بۆ ئەم مۆزوعی تەرفیع و عەلاوە تەرفیعەکەش 8 ساڵی پێشوو فەرمانبەران ئێستا بۆ ڕازین کە لە ئێستاوە دەست پێ بکاتەوە ساڵەکەی پێشووشان نەدرێتەوە چۆن حکوومەتی خۆتان ئاگادارن کە خۆی بە خاوەنی ئەم وڵاتە خۆی بە خاوەنی نەفەرمانبەر نەمامۆستا نازانێ یعنی بەداخەوە کە کاتێک نەوت بە 20-25 دلار بوو و ئێستا نەوت گەشتوتە 90 بۆ ئەچێتە یعنی بەپێی شارەزایانی بواری ئابووری نزیکی خۆی لە 110-120 دلاراتەوە بە قەنەعەتەوە ئێماڵی نەک 120 وەکو وەزیری پێشوو باسی 100 دلاری نەوتی کردبوو کە موچار ئاوامێنێتەوە بەڵام ئەوە تۆزە گۆڕانکاری بەسەر هاتوێتەوە مدەتێکە ئێمە قەنەعەتمانە بێتە 500 دلارش حکوومەت نایەتە سەرخەتی ئەوەی کە بۆ خۆی ئەو مافە بژێڕێتەوە بۆ فەرمانبەران و مامۆستایان بۆیە گرنگە بەڕاستی ئێمە پەیامان ئەوەیە لە وەکو جەنابی مامۆستا عەبدولسەلام باسی کرد هەم مامۆستایان هەم فەرمانبەران بە جددی بێنە سەرخەت ئەمەی کە ئێستا ئەکرێ وها پێ هەستاوین ئەم هاشتاگی کە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵاتیەکان ئیشی لەسەرەکرێ بە هەزارەها مامۆستا و فەرمانبەر ناوی داخل کردووە ئێمە ئەکرێ ئەمە دواتر ئیشی لەسەر بکرێ بدرێتە لایەنە پەیوەندیدارەکان بەڵام دڵنیانە نەکەینەوە هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی پەروەردە ئەم جارە زۆر بە جددی ئێمە لەسەر خەتی لە مۆزوعە وەکە کاتێک ئەوان ئێمە مودەیەک دیاریەکەین بۆ ئەوەی کە ئەم تەرفیع جارێکی تر بۆ مامۆستایان و فەرمانبەران بگەڕێتەوە گەرنا بەڕاستی ئێمە هەموو فشارەکانی تر بەکارێنین و بە مافی خۆمانی ئەزانین وەکە کاتێک ئەگەر ئێمە تەقدیری ظروفی ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانیش بکەین دقیقاً لە حەقی ئەوەیە کە ئەم مافە بژێڕێتەوە بۆ ئێمە ئەکرێت دواتر ڕێگاکانی تر وە ئەو ڕێگانی کە یاسا ئێمە بگرینەوە مامۆستا دەچینە سەر پاسکردن لەو شێوانەی کە ئێوەتانەویش لێت بەس ئەوەندەی بە دوواداچوونتان کردێ وەکو چالاکان وەکو ڕێکخراوەکان وەکو مامۆستایان وەکو فەرمانبەران ئایا هەر بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا توانای هەیە واتە زۆری زیاد لە حکوومەت ناکەنەوە ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە خۆشیان ناتوان شفاعەتی بۆ بکەن یعنی بە جددی من ئەم پەیامە لێرەوە هەڵێم هەم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم وەزیری سامانە سروشتەکان کە قەرار و ماڵ بە ماڵ بگەڕێنەوەی وەستەرادا بەشکە کاکەم حکوومەتە متوانین لەلایەم خەڵک یعنی وەزیرێک نازانم بەتەما ماڵ بە ماڵ بگەڕێ نەوتیان کرد بە 90,000 ئەوە نەوت هەر نادرێ ئەوە زستان تەواو بوو ئەوە پلەی ناقص 11 و ناقص 25 بڕی هەر نەوت نەدرا ئێستا یعنی کەس متمانەی بەم حکوومەتە نییە کە کاتێک بەڵێنێکەدا بۆیە ئێمە دڵنیان جا قسەکەم لەوە بوو هەم حکوومەت خۆی هەم سەرۆکی حکوومەت و هەم لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتەکان و پەروەردە و ئابووریش ناتوان بێنە سەرخەتی ئەوەی بڵێن نەخێر حکوومەت پارەی نییە بابێن بۆ ماڕوونکەنەوە بڵن کاکە حکوومەتی هەرێمی کوردستان بالفعل ئێستا ئەمە لە زەقەتێکی ئابووریان ناتوانین ئەمە دەستەبەر بکەین بەڵام بە دڵنیاییەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زیاتر لەوەش ئەتوانێت و ئەکرێ ئێستا دەستکا بە پێدانەوەی پاشەکەوتی موچەش و تەرفیعش دەست پێ بکاتەوە و بە ئالیەتێکیش بەڕاستی 8 ساڵی فەوتانی تەرفیعی مامۆستایان و فەرمانبەران بە شێوەیەک لە شێوەکان لە بانک بە پێی کار بە شێوەیەک لەگەڵ موچیا بگونجێ بیداتەوە بە مامۆستایان و فەرمانبەران بۆیە بە دڵنیاییەوە پارە هەیە و ئێمە ئەوەی کە دڵنیاین چەند دڵنیاین لە خۆمان کە ئەمە تەرفیعەکە ئەوەنەش دڵنیان لەوەی کە بە دڵنیایە و حکوومەتی هەرێمی کوردستان توانای ئێوە هەیە ئەم پاشەکەوتی تەرفیعە و ئێساش دەست پێ بکاتەوە چکە بێژگە بۆی کە ئەو سەروەتەی و چۆنەڵێ ئەو واقع ئابووری کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و ئەو یارمەتێنی و دەوڵەتی و
چۆنە لۆجیکستیک پێشمەرگە بۆ هەموو بۆ موچەش ینی وەرەژیرێ ئەو مەرزەکان ینی شەو ڕۆژ شەڕە لەسەر ئەوەی کە بەڕاستی ئەمە ئیچەیە ئەمە تەنکەری چیە داخڵە بێ ئەمە ترانزیەتی چیە داخڵە بێ ئەمە قاچاقی چیە داخڵە بێ گومانمان لەوەنێ کە حکوومەت پارێ هەیە من حەزەکەم حکوومەت خۆی جوابمان باتەوە داتایەک بێنێ و بچێتە پەرلەمان بچێتە پەرلەمان ئەگەر متمانەی بە پەرلەمان هەماهەنگی تا لەگەڵ پەرلەمانتاران چۆنە بڕیارە ئێمە قسەمان لەگەڵا کردوون و لەگەڵ کوتلەکان ئەوانەی کە بەتابەت ئۆپۆزیسیۆنن و لەگەڵ لیژنەی پەروەردەی پەرلەمان قرارە ئێمە یادداشتیان بدەینێ و خۆ ماستەردام بکەین وەکو جەنابی مامۆستا عەبدولسەلام فەرمووی و دوای ئەوە ئێمە قسەی جدیمان لەسەر ئەوەی ئەگەر حکوومەت بێتە سەرخەت بۆ ماڕوون کاتەوە واقعەکە چییە کە دڵنیای وانە بەڵام دواتر ئێمە بە دڵنیایەوە ئێڵین واز لەم باسە نایەنین و لەم کەسە نایەنین کە ئێستا باسی ئەوەی کە تەرفیع بۆ مامۆستایان بژێڕێتەوە کە دیارە زۆر مامۆستایمە لە هاشتاکانە قسێکی زۆر جوانیان کردووە ئەڵێ باسی پاشەکەوتی موچەش بکرێ یعنی مامۆستا و فەرمانبەر دڵنیایە لەوەی پارە هەیە بۆ تەرفیع بەس باسی پاشەکەوتی موچەشەکە جارێکتر بگەڕێتەوە کاتە مامۆستا چۆن ئەم تەرفیعە چۆن ئەم عەلاوەیە وەردەگیرێت بۆ فەرمانبەران و ئایا ئەوانەی ئەو پلانی کە لە دەستیان ناوە ئەگەری هەیە لە داهاتوودا وەری بگرنەوە ئەوەی کە هەیە ئێستا باسی جێڕانەوەی ئەو مافەیە کە باسمان کرد تەرفیع بۆ مامۆستایان و فەرمانبەران بەڕاستی ئێمە وەکو مامۆستایان ئیش لەسەرم کەیساکەین و فەرمانبەرانیش یعنی ئێمە ئەم هاشتاگە حەزەکەین بۆ فەرمانبەرانیش بگوازرێتەوە کە دەستی پێکردووە بەڕاستی و هەروەها ئەو لیژنەی کە دروست دەکرێت لە فەرمانبەران لە هەموو ینی چین و توێژەکان پێک بێت چکە بەس مامۆستایانی ئەم حەقیان خوراوە ماعەدا هێزەکانی پێشمەرگە و دادگاکان حاکمەکان خۆشاری ناوخۆش ئەم مافەی ئێستا بۆ ژێڕاوەتەوە بەڵام بە دڵنیایەوە وەکو ئەوان چەند گرنگە و چەند زەڕورە پێشمەرگەی پەروەردەکردنی نەوەکانی ئەم وڵاتیش بریتێ لە مامۆستا و پێشمەرگەی چۆنڵی ڕێخستنی کاروباری وڵات بریتین لەو شەریحانەی تر و چین و توێژەکانی تر کە گرنگە ئەوانش ئاوڕێ جدیان لێ بدرێتەوە بەڕاستی بۆیە ئێمە ئەوەی کە کردومانە و ئەوەی دەستمان پێ کردووەکو باسمان کروازی لێ ناین تا نەتیجێ ئەبێ دڵنیان لەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە پارەی هەیە وتوانێت ئەوەیە کە بالفعل بەدەم داواکارەکانی ئێمەوە بێ بەڵام باسەکەوەی تا چەند حکومەت گوێ لە ئێمە ئاگرێ تا چەند حکومەت بەدەم داواکاریەکانی ئێمەوە دێ تا چەند حکومەت ئامادەی دانیشتنە بەڕاستی ئێمە بڕیارە لە پەرلەمان دڵنیان دەست بە ڕوومانەوە نانین بچکە ئەوە نوێنەرانی چین و توێژەکانی خەڵکن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەم سەرۆکایەتی حکوومەت هەم وەزارەتەکان گرنگە بە جدی بێنە سەرخەت چونکە لەوە دەرچوە گەر بڵێن وەزعی دارایی خراپە وەزعی ئابووری بە شێوەیەکە کە توانای تەقبولکردنی بۆتە پرسیار لای من بەڵێ بۆتە پرسیار لای من کە ئایا بەس فەرمانبەران زەرمەندن یاخود ئەو فەرمانبەرانانی کە ئیتر خانەنشین دەکرێن ئەوانیش زەرمەند دەکەن لەواچێ بە پلێکی کەمتر ئەمانە خانەنشین بگرێن و بڕێکی کەمتر لەو پارەی وەربگرن کە مستەحقی خۆیانە بە دڵنیاییەوە یعنی ئەمە کاڵێن چین و توێژەکان ینی بەهۆش ساڵە هەرژیل تەقاوی خانەنشین بۆ بەڕاستی لە هەموو چین و توێژەکان ئەوانیش مافیان خوراوە چوە کاتێک تۆ باسی تەرفیعەکەی بۆ نمونە مامۆستایەک 600,000 ئیسمێکی هەبێ کە کاتێک تەرفیعەکەی بۆ بەستێ بێتە 800,000 یامە 200,000 چێتە سەر ئیسمەکەی بەڕاستی ئەم 200,000 هەموو دەرماڵەکانی کەشی پێوە بەندە یعنی 200 چێتە 250 بەڕاستی بۆیە ئەم خانەنیش ئەم بەڕێزی کە خانەنشین بۆ لە هەر چین و توێژێک بێ و مامۆستا بێت چ فەرمانبەر بێ یعنی هەر ساڵ مانگانە ئەم غەدری لێکراوە کە بۆ نمونە 300,000 لێ بڕدراوە باش و تەسیری لەسەر خانەنشینەکەشی هەبووە چکە بەپێ ئەو خانەنشین بۆ کە ئیسمێتی هەیەی ئەم ئیسمیە یعنی حەقی خۆیەتی نە دەرماڵەیە ناتوانێت دەستکاری بکرێت زۆر جار حکوومەت لەگەرباری وەزعی دارایی خراپ بێ لە هەر شوێنێکی تر بێ ئەڵە دەستکاری دەرماڵی فەرمانبەرەکەین دەستکاری دەرماڵی خێزانەکەین دەرماڵی ختوڕاکەین بەس ئەمە پەیوەندی بە دەرماڵەوە نیە ئەمە ئیسمێکە بە هیچ شێوەیەک مەجالی قسەکردنیتیانێ کە حکوومەت بالفعل وەکوا دەستی خست بێتە ژیرفانی مۆزەفینەوە پارەکەی دەرێ نابێ و بڵێ نایدەم بەڕاستی ئەمە ئیشکالەکەی بۆیە ئەوانەی خانەنشینیشن بالفعل لەم بابەتەوە لە مۆزوعی تەرفیعەکەیە غەدرێکی زۆریان لێکراوە گرنگە ئەوانیش و فەرمانبەرانی تر و مۆزەفی تریش و مامۆستایانیش بە هەمویان بەیەکەوە حکوومەت قەرەبوویان بکات مامۆستا عەبدولخالق چەند گرنگە وشیاری فەرمانبەر و مامۆستایان لە بەدەستهێنانی مافەکانیان لەلایەک بەشی دووەمیش ئەگەر ئەو چالاکەوانانەی کە هەڵدەستن بە داواکردنی مافی فەرمانبەران و مامۆستایان لەگەڵ پەرلەمانیا لەگەڵ حکوومەت دادنیشن زۆرجار حکوومەت مبەڕیری یاسایی نەما بۆی لە ڕووی یاسا پشتی بێ و
ڕایگرەیە خۆت شەڕ نەماوە قەیرانی دارایی نەماوە نەوت گرامەوەتەوە باز لە هەڵاوسانەکە شارەزایانی ئابووری قسەتان لەگەڵ کردو نەگەر فەرمانبەرێک ئێستاکە لە هەموو هەرێمی کوردستان ڕاستەخۆ 100,000 بچێتە سەر موچەکەی 200,000 پێشتری بۆ بگەڕێتەوە هیچ گرفتێک دروستە بێ یان هەوڵتانداوە بە شێوازێکی زۆر باش ئامادەکاری بکەن بۆ دانیشتن لەگەڵ حکوومەت ئەو تەوەری جەناب دوو بەشە یەکەمیان ئەوەی بەڕاستی ئاسی ڕۆشنبیری مامۆستایان و ئاسی ڕۆشنبیری فەرمانبەرن ئەبێ ئەو بەجێری دروست بێتەوە باسی ئەوە نەکرێمە چەند ڕۆژ لەسەر شەقام بووین نەخێر ئەو موچەی کە ژێڕایەوە و هەموو ئەو پارێزبندیانەی و هەموو ئەو مافانەی بۆ فەرمانبەر ژێڕایە ئەو بوو کە لەسەر شەقام کرا ئەو زەختەیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێ بەڕاستی بە شێوەیەکی مەدەنی کە گرنگە بەردەوامین ئێمە داخە دانیشتن حکوومەت هیچ بەدەمتەوە ناچکەم حکوومەت خۆی بە بەرپرس نازانێ بەرامبەر ئەم وڵات خۆی بە بەرپرس نازانێ بەرامبەر فەرمانبەران و بەرامبەر مامۆستایان یان ئێمە چەند ساڵ لەسەر شەقام بووین يعني وكالة سەرۆکی هەرێمی کوردستانی گووا بخۆیان هەڵپەڕن لەسەر جادە يعني ئەوایە تەخویلی وەزیری بکردایە بیوتا جەناب فەرموو دەست دەکات بچێشەرەوە بۆ مامۆستایان ئاوان ئەگەر باسی دەفەرێک بۆ شوێنێک کرێ بەداخەوە لە هەنێک شوێن کە کاتێک مامۆستای دەنگەڵە بڕێن نەقڵیەکەن بە 3 سەعات نەگاتە شوێنەکەی خۆی ئەمە ئەو زەبر و زەنگەی کە هەنێ شوێن ناتوانێت مامۆستایان و فەرمانبەران حەقی خۆیان بگێنن ئەوە تا جیراوانی بادیدان کۆمەڵێک شوێنی تر بۆیە ڕۆشنبیری مامۆستا و ئیرادەی مامۆستا و نەترسانی مامۆستا و فەرمانبەر بەڕاستی لە هاشتاگێکەوە بیگرە کە من ئەمە ئەضعف الئیمانە لە فەیسبوک ئەبێ ئەمە بگازرێتەوە چکە حکومەت بۆ نایەتە سەرخەت ئەمە ئیمزایە ئەمە بەڵەیە کە کاتێک ئەیدێنە حکومەت وەکو کارتێک بەکارێنی دوای کارتی سوورەین بە حکومەت دەچینە سەر شەقام و بەڕاستی تا ئەگاتە ئەوەی ئەبێ دەوامی فەرمانگەکان و دەوامی قوتابخانەکان و خوێندنگەکان ڕابگیرێ باشە بۆ ئەوەمان پێ نەفرۆشن ئاخر کە دەوام ڕابگیرەوە پشوو بۆ ئەوە قوتابی و مامۆستاش خۆ حەقیە یخۆ مامۆستاش ڕۆڵەیەکە لە وڵاتەیە یخۆ مامۆستا و فەرمانبەریش سەرۆکی خێزانن کە کاتێک موچەیە کە کاتێک پێداویستیەکی هەبێ وەکو کوڕەکانی ئێوە وەکو دروستکردنی ڤێلا و کۆشکەکانی ئێوە بەوانیان پێڕامە بینن ئەوانیان دەنێ بەس مافێکی سەرەتاییە کە حەقتان خواردون کە مافی خۆیانە بە نەترسیەوە ئێمە باسی ئەم مەوزوعەکەن بە ئیرادەوە داوایەکەینەوە بیان دەنێ بۆ یعنی تۆ قەت خەمی قوتابی نەبووە منهەجی خوێندن زۆر جوان ئێستا بۆ ئەو منهەجێک کە ئێستا چەند ساڵە پەیڕەوە کرێ بۆ ناچن لە قوتابخانەکانە کە کاتێک لە هەموو ناوەندەکانی خوێندن بە زانکۆشەوە بۆ وەزیری خوێندنی باڵا لە کاتێکە قسێکی زۆر جوانی کرد منە مستەڵەحە لێرە بێڵ کە کاتێک کە مۆزوعی ئەم پارێزەکان و ئەویش هەر حکومەت و دەستی خستە بینە قاقای قوتابی و خێزانەکانەوە و خوێندنی کردە پارەڵێر و کەمێتێکی هێشتەوە بۆ خوێندنی حکومی وتی ئۆفلاتون و ئەنیشتانەی کە تا ئێستا زانکۆکانی کوردستان دروستی کردوون با نەمێنن لەمەوە دووە چیان کردویانی من زۆر بەسەراحەت دێڵم خوێندن لە کوردستاندا ئیمتیازی چییە من حەزەکەم وەزیری خوێندنی باڵا و بەڕێز وەزیری پەروەردە هەمویان بێنە سەرخەل لەمەیە بۆیە ئەوەمان پێ نەفرۆشنەوە قوتابی گوناحە ئێمە خەمی قوتابیمانە مامۆستا کە کاتێک جیرفانی پڕبوو کە کاتێک لە ڕووی هزرێەوە و لە ڕووی فکرێەوە لە کامل بوو ئەو کاتە جوانتر دەرسەکەی ئەڵێتەوە بەڵام کە کاتێک تو حەقیە خۆی وەکو کرێکارێک وایە وەکو وەستایەک وایە مافی مێری شەکەت بە جوانی بۆ ناکا بەڕاستی بۆیە مافی خۆی بەرێ ئەو کاتە لێپرسینەوەی بەرامبەر بکە بۆیە ئەمە خاڵێکە لەو خاڵانەی کە جەناب فەرمووت ئەبێ بە جددی مامۆستایان بێنە سەرخەت کە کاتێک باسی شەقامان کرد هەمویان بایکۆتی ناوەندەکانی خوێندن و فەرمانبەرانیش بایکۆتی شوێنەکانی خۆیان بکەن گلەی مەکەن لەوەی کە کاتێک لە 20,000 مامۆستا لە سنووری سلێمانی لە 100,000 مامۆستا لە هەموو کوردستان 500 مامۆستا بێتە ساڵە هیچتان پێ ناکە دە تۆ 5,000 وەرە سەر شەقام وەرن بایکۆتی ناوەندی خوێندن بکە باش فەرمانبەران بە چۆنڵی داوایرەکانی خۆیان داخن بە هەموو شتێک ئیفلیج ببێ ئەو کاتە حکومەت دێتە سەرخەت ئەو حاڵەتێکی یاساییە کە لە سیستەمی یاسایی فەرمانبەرانە دیاریکراوە بەشی تری ئەوەی کە جەناب فەرموود بەڵێ ئێمە لەگەڵ پەرلەمان قسەمان کردووە لەگەڵ تاکتاکیان لا پەرلەمانەکان قسەمان کردووە و ئێمە وەکو لیژنەی پەروەردەی پەرلەمان قسەمان لەگەڵ کردوون و کۆی پەرلەمان لەسەر ئەم تەرفیعا بێتە سەرخەوە لە جەنابی بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە تا هەموو لایەنە پەیوەنددارەکانی تر و دوای ئەوە ئێمە ئامادەکاریەکەین بۆی کە لەگەڵ ستافی حکوومەتیش قسە بکەین ئەنجام بە مافی خۆمان ێزان ئەگەر جوان لێ نەگرتین بەڕاستی ڕێکارەکانی ترەگرینەوە باشمە بزانی ئەمە نەکراوە پێشتر بۆ منە بایکۆت و کۆمەڵێک هەڵدراوە پێشتر لەلایەن مامۆستایانەوە ئەمە نەبووتە بێهیواییکردنی مامۆستایان کاو بکات ئیتر قسە نەکەن بێهیوایی مامۆستا ئەوەی لە ماڵەدا بنشێ بێهیوایی ئەوەی مامۆستا نەوێرە لای کێ بکە بە کۆمنتێک بنووسێ کە لە هەنێ شوێن نەحەقینێ چکە مامۆستا بۆ معلوماتان لەسەر کۆمنت و لایک گوازراوەتەوە و فەرمانبەر بۆ گوازراوەتەوە محاسبە کراوە لە میدیاکان و لە تیڤەکان چەندین شتی ئامان بیستووە ئەوەی کە جەنابت فەرمووت بێهیوایی نییە ئەوە ئیرادەی مامۆستایە من بەردەوام وەکو خۆم کە بەردەوام چالاکوانی بواری پەروەردە بووین و چالاکوانی شەقام بووین بەردەوام شانازی بۆ کاتانەوەکەم
کە بایکۆتی ناوەندی خوێندن کردو لەسەر مافی مامۆستا و لەسەر شەقام بوون کە لەگەڵ ئەوەی ئێمە بەرداوام لەگەڵ پەروەردەی قوتابیان لەگەڵ پەروەردەی قوتابیەکانی خۆمانێن بۆ نەوەیەکی جوان پەروەردە نەوەیەک دروست ببێت کە ئەم وڵاتە ئەمانە ئەم خەڵکە بناسن بە ناوی کۆمەڵێک اعتیباراتەوە پیان نەفرۆشتنەوە ئێمە لەگەڵ پەروەردەکردنەوەکانی خۆمانین بەڵام لە دوای ئەوەش ئێمە بەڕاستی واز لە مافی خۆمان نانین کە بە حەقێکی مەشروعی خۆمانی زانین بەڕاستی بۆیە خۆپیشاندان بایکۆت هەڵوێست نیشانەی زیندوێتی ئەو توێژەیە نەک ترس نەک ئەوەی کە لە ماڵەوەدا ئەو با بڵێن هاشتاگە یاخود ئەو پرۆژەی ئێستا لە بەردەستایە کە ئەویش پێم وا بێگرت زیاتر کەی چڕ بۆتەوە ئێستا لە چ قۆناغێکایە بەدەمەواتی مامۆستایان و فەرمانبەران چۆنە بینی یاخود هەر هاوڵاتیانی تری یاسایی کە ڕەنگە مەسەن کەسێک فەرمانبەر نەبێ بەڵام باوکی یا خێزانی یاخود دایکی مامی کەسێکی لە کۆتایە ڕەنگە سەرپەرشتیاری بێ کولفەی داراییشی لەسەر ئەو بێت بەدەمەوە هاتنی بە گشتی کۆی کۆمەلگا لە پرۆژەکەتان لەم قۆناغەی چالاکیەکە ئەو قسەی جەنابەت کردە بالفعل یعنی منەوێ شتێکی بخەمە سەر یعنی زۆر جار باسی مۆزۆفە کرێ باسی مامۆستا کرێ باسی کەسێک کرێ زۆر جار چین و توێژێکە کەسێکە لەگەڵ یا خزمێکێتی کە ینی زۆریان بەم وابەستەی ئەم مۆزوع ئەمادیان کە پێویستە بە موچەی فەرمانبەران و مامۆستایانەوە بەڕاستی ئێمە کە کاتێک باسی موچاکرێ بەس شخصی ئەو کەسە نییە بە شخصی مامۆستاکە نییە تۆ لەگەڵ خێزان مناڵ پێداویستێکی ڕۆژانە زۆر جاوەکو جەناب فەرموو کۆمەڵە خەڵکی تر لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە ئەم بەرپرسە لێیان کە ناتوانێت مەعیشەت و بژێویان دابین بکە خاڵی تریان کە فەرموود باسی هاشتاکەیە کە کراوە ئەمە سەرەتا دەست پێ کراوە لە چاو چەند ڕۆژی پێشوو ئێستا ڕۆژ بە ڕۆژ کات بە کات چۆنەڵی فراوانترە بێ و گشتگیرترە بێ و فەرمانبەران دێنە سەرخەت و بە هیوای ئەوەی بەردەوام کە مامۆستایان و فەرمانبەران کە کاتێک ئەم هاشتاگا بین بە بەڵەیەک بەنووسینێک بە لایکێک بێنە سەرخەت کاتە دەتوانن لە هەموو وەزارەتەکانی ترەوە لە هەموو کردەکانی ترەوە بەشدار بن لەگەڵ بەڵێ چونکە آخر ئەم تەرفیعە بەس مامۆستایان نیوەستاوە باسمان کرد بەس پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ و دادگاش وەزارەتی دادیش بەشێکیان ئەمەیان بۆ گەڕاوەتەوە ئەگەرنە هەموو وەزارەتەکانی تر تەندروستی ئاوەدانکردنەوە پەروەردە خوێن هەمووی ئەم مۆزوعی تەرفیعان هەیە بەڕاستی بۆیە ئەوەی کە هەیە ئەبێ بە هەمومان ئێمە بتوانین ئەم هەشتاگە بەرەو پێش بەرین و ئەوەی کە ئێمە یێڕین بەس بەڕاستی لێرە ئیعلانیەکەین وەکو مامۆستایان قسە لەسەر ئەمە ناکەین یعنی ئێمە بەردەوام باسی ئەوەکەین کە هەموو چین و توێژەکان بێن و ئەم زەختە لەلایەن هەمومانەوە دروست بێ بۆ پەروەردە بۆ حکوومەت بۆ لایەنە پەیوەنددارەکانی تر و بە هەمومان بتوانین زەختێک و فشارێک لەسەر حکوومەت دروستکەین ئەم مافە بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان بژەڕێت. زۆر باشە لە ئەگەری ئەوەی حکوومەت بەردەوام نەبوو بەدەمەوە نەهات ئێوە ئەو ڕێکارە مەدەنیانە کە چاوەڕێیەکەن یاخود تەوەقعتان هەیە کە مامۆستایان بە تایبەت پشکی شێریان بەرکەوتووە لە هەموو داواکردنی مافەکان و وەروە بەدەزێنانی ئەو کۆمەڵ امتیازاتانی پێشوتیش کە گەڕاوەوە بەگشتی بۆ فەرمانبەرانیش پلانی داهاتوو چییە بێ ئەو ڕێکارە مەدەنیانە کە تەواو مافی خۆتانەوە و توانن ممارەسەی بکەن لەگەڵ دەسەڵات ئێمە وەکو باسمان کرد پلە بپلە حەزمان بە شێواندنی ناوەندی خوێندن نیە حەزمان بە ڕاگررتنی دەوام نییە حەزمان بە تێکچوونی دامودەیرا و دەستگاکانی ترنێت چکە من جەنابتان هاوڵاتیەکن پێویستمان پێێتی ئەچیتە کارەبا پێویستت پێێتی ئەچیتە فەرمانگەی ئاو پێویستت پێێتی کەس حەز بۆ ناکە بەڵام باسەکەوەی ئێمە ئەم فشاری خۆمان بەرداوامە بێ یعنی مەبەستمان ئەوەیە ڕێگاکان کە دوومانتە چەند قۆناغی ئەوەی کە ئێستا هەیە ئەم زەختەیەکە لە فەیسبووکەوە کە بۆی حکوومەت بزانێت هەموو فەرمانبەران نیگەرانن لەوەی کە تەرفیعان وەستا و پلە بەرزکردنەوەیان وەستاوە دواتر وەکو باسمان کرد ئێمە لەگەڵ لیژنەکانی پەرلەمان ئەو لیژنەی کە تەشکیلیەکەن دانیشین قسەیان لەگەڵ ئاکەین و لە دواترە ئێمە لەگەڵ تیمی حکوومەتیش ئەگەر ئامادە بن ئێمە مفاتحانەکەن لەگەڵ ئەوانشە دانیشین بەس بەڕاستی لە ئێستاوە پەیامیان پێبین باسی ئەوە بکرێ ئیشەڵڵا چاگە بێ و پشت بەخۆ هەوڵێن و ئەوانە ناخوالای مدەی زەمەنیمانەوێ مدەی زەمەنیمانەوێ لە ماوەی دەستی حکوومەت کەشف بکەم ماتەڵە بە عەقلی و خەڵکەکەم ماتەڵە بە سەقافەت و بە چۆنەڵی بە یعنی خەڵکی وا هێناوەتە پێشاوی خۆی حورمەتەن کۆمەڵی اعتیبارێ با بەکارێنێنین ئەگەر نا بالفعل دەستی بە خەڵکەکە بۆیە ئێمە لێرەوە پەیامەکەین بە حکوومەت خۆیان ئامادە نەکەن بۆ ئەوەی کە ئیشەڵڵا چاگە بێ چکە ئێمەش دوعامانەیە کە چاک ببێ بەس ئێمە مودەمانەوێ ڕاستی کاتمانەوێ لە دوای کاتێکە کە تێپەڕی کاتی زۆریش دانانین یعنی ناڵین هەفتە بەس دانە بڵێن مانگێک فڵانە کات ئەو کات کە حکوومەت بڕیاریدا بە کتابێکی ڕسمی وتی ئێمە بڕیارماندا بە جێڕانەوەی پلەبەندی مامۆستایان و تەرجیح مامۆستایان ئەو کات ئێمەش یعنی خۆی چیشمان بۆی بچینە سەر شەقام بەڵام ئەگەر وازی نێنە ئەوە چۆنەڵی حکوومەت ئەگەر ناتە ژێرە و فشارە ئێمە بەدڵنیایە و ڕێکارەکانی تر بەکارێنی
سەرشەقام و لە دواتر ئەوی شەرمودەیەم بە حکوومەت ئەو کات ناوەندەکان خوێندن و فەرمانگەکان ڕاگەی. بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا عەبدولخالق ماوەتی چالاکانی پەروەردەی سپاس بۆ کاتی بێمت بەخشی. سپاس دەکەین مامۆستاگەیان بە هیوایەوەی کار و چالاکەکان بە باشی بچێ بە پێشەوە و حکوومەتیش بەردەم داواکاری تەواوی فەرمانبەران و مامۆستایانەوە بێت. زۆر سپاس بۆ بەڵایزان لە چەمچەماڵ هاوکارمان جەلال جەباری چۆتە پانێڵێکی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری لەوەیە ڤیتێکی ئامادە کردووە پێکەوە بینەری دەبین. مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی سێ کتێبە لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ. مەراسیمەکە لەلایەن بەشی ڕۆشنبیری و هونەر لە قەزای چەمچەماڵەوە سەرپەرشتی دەکرێت. بۆ هەر یەک لە کتێبەکانی هەمومان لە ئەنفالدا بووین لا نووسینی لەتی فاتح، هەگبەی گەشتەکانم لا نووسینی ئاسۆی ژیان دۆست، گوڵا پەمەیەکە لا نووسینی ڕاز لەتیف. ئەم کتێبە ئەمە چاپی دووەمێتی تەوان مێژوی چەمچەماڵە، مێژوی قۆناغێکی زۆر ئەستیاری چەمچەماڵە، مێژوی ڕۆژگاری ئەنفالە، قۆناغەکانی ئەنفال، خۆپیشاندانەکەی چەمچەماڵ لە 1970 لە 1970 و کۆمەڵێ باسوخواسی و سەردەمەی تایە بەشێکە بۆ جیلی ئێستا زۆر گرنگە کە بزانن و ڕۆژگارە چۆن بووە یاداشتی ئەو ڕۆژگارەیە هەوڵداوە بە زمانێکی ساکاروانە بۆ خەڵک بینوسم ئامانجەکەی ژەوەیە کە وە گوتم خەڵگە و ڕۆژگاری بیر نەچێتەوە. کتێبە هەگبەی گەشتەکانم دیارە کتێبێکی سادە و ساکارە و زمانی نووسینەکەشی زۆر سادەیە و بە کۆمەڵێک وێنەی تایبەت بە وڵاتانەی گەشتی بۆ کراوە. کتێبەکە زانیاریەکانی ڕوونتر کراوەتەوە. کتێبەکە کتێبێکی زیاتر دیکۆمنتەریە و جۆری نووسین و داڕشتنەکەی لە ئەدەبیاتی کوردیە تازەیە ڕاستەکەی بەم شێوەیە کەس باسی سەفەری وە دووری نەکردووە دوور کەوێتەوە لە کوردستان و بە وێنەوە بەگەڕان ئەم جۆرە لە گەشت بە خوێنەر بکات. ئەمەند لە بڵاوکردنەوەی کتێبەکە و نووسینی کتێبەکە بۆ ئامانجەکە ئەوە بوو لە ناوڕووکی کتێبەکە باس لە شەڕی نێوان ئەقڵ و دڵ ئەەکەم کە ڕەنگە زۆر بمان و کێشەیەمان هەبێ بەردوام ئەو شتێک کە دڵمان ئەوێ دوای ئەوواکەوین و دوای قسەی ئەقڵمان ناکەوین. لای خۆیەوە بەڕێوبەری بەشی ڕۆشنبیری و هونەر لە قەزای چەمچەماڵ دەڵێت با مەبەستی گرنگجیدانی زیاتر بە بواری نووسین و خوێندنەوە لە ساڵی ڕابردوودا گرنگجێکی زۆریان بە مەراسیمەکانی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبداوە لە سنوورەکەدا. وتیشی بە جۆرەی توانادارایەکانیان هەوڵ دەدەن لەم ساڵیشدا گرنگی زیاتر بەو بوارە بدەن. ئێمەکو بەڕێبەراتی ڕۆشنبیری چەمچەماڵ لە قەزای چەمچەماڵ گرنگێکی زۆرمان بە ناساندنی کتێب و بڵاوکردنەوەی کتێبدا و لەم سنوورەدا بەڵام بەداخەوە ئێمەوەکو بەڕێوەبەراتی نەمانتوانێت خۆمان بەوەی قەیرانی دارایەوە نەمانتوانێت خۆمان ئەم کتێبانە چاپ بکەین بەڵکو تەنها ئەرکی بڵاوکردنەوەکەی کەوتۆتە سەرشانی ئێمە و پێشکەش بە خوێنەران و ڕۆشنبیرانی سنووری چەمچەماڵمان کردو کە ئەمە بۆ خۆی ئامادەبوونی ئەم ژمارە زۆرەی خەڵک لێرە بۆ خۆی گرنگی سەلماندنیەوەی کە کتێب لە قەزای چەمچەماڵدا گرنگی تایبەتی خۆیەوە تا ئێستا یەکێکە لە پێویستیەکانی مرۆڤ. با مەبەستی گرنگجیدانی زیاتر بە بوارەکانی نووسین و خوێندنەوە و کتێب لە ساڵی 2021دا لە سنووری قەزای چەمچەماڵ زیاتر لە 15 مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێب بۆ نووسەران و ڕۆشنبیران ڕێکخراوە. هاوکات 4 پێشەنگای گەورەی کتێبیش لە سنوورەکەدا کراونەتەوە کە بۆ ماوەی چەندین ڕۆژکارەکانیان بەردەوامی هەبووە. هەموو ئەم کار و چالاکیانش بە هەنگاوێکی گرنگدا دەنرێن بۆ ئاشکردنەوەی خوێنەر و کتێب بە تایبەت لەم سەردەمەدا کە تا ڕادەیەک هاوڵاتیان بەهۆی سەرقاڵیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لا خوێندنەوە دوورکەوتونەتەوە. جەلال جەباری تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ چەمچەماڵ. بەڵێ خۆشەویستان گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ هیوادارین سەرجەم بڕگە و بابەتەکە جێی سوود و سەرنجی ئێوە ببێت تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.